بیرانی خۆشەوی سڵاوی گەرمێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حزبی حکمەتیتان پێشکەش لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە داوەتمان کرۆ لە ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیت قسە واسەکەین سەبارەت بە ئێتراز و ناڕەزایەتی و لە واقع ئینقلابی خەڵکی ئێران و خەڵکی کوردستان و بە تایبەت لە شاری کامیاران. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، برامی باتمانێگە دەنگی منەبیسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتانە بیستم، زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تۆش. برامی باتمانێرۆکو ئاگاداری لە بەتنی ئەم ئێتراز و ناڕەزایەت و خیامی خەڵکی ئێران لە سەراسەری ئێران و کوردستان تاوجێگای من ئیتلاعام بێت کامیاران دوێنێوپێر و ئەوانە زۆر شلوغ بووە و تاوجێگای من ئیتلاعامەیە بەداخەوە 3 نەفەری ژیانی خۆیان لەدەستداوە. حەزەکەم لە زبانی تۆ سەبارەت بە ڕوودا و ئیتفاقی زۆرتری شاری کامیاران بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەوزیح بدەیت. بەراگشتە سڵامەگەنم بۆیەوە بینەندەگان عەزیز و خەڵگە زەوقە قسەکانم شروع بکەم لەلایەن خۆمەوە تەسلیەت ئەیژم بە تەواو ئەوانەوە گیانیان بەخت کردێت چ لە کوردستانە چ لە ئێرانە بە خانەوادەکانیان بە بازماندەکانیان تەسلیەت ئەیژم و ئومێدەوارم بتوانین مبارزەکەمان گەین بە نەتیجە. مەسەلەی قیام یەک واقعیەتە ئیمڕۆ تەنیا لە سەد دنیایە بەحسیە، شتێک سادە نییە. مردم ئێران بە تایبەت جوانەکان کەنیشک و کوڕ لان ئەچێ بۆ ناو 3 مانگ تقریبا وارد 3 مانگەیە وین کێ هاتنە سەر خیابان و تەسلیم نەهایی خۆیانیان گرتگە و تەسلیمەکەیەوە ساشەی جمهوری ئیسلامی سەرنگون کەن. دلیلی جێوە سابتێ کردیە لەم 43 ساڵە جمهوری ئیسلامی هیچ ڕەبتێکی بەو جامعەوە نەبووە و یەک کار مثبەتی بۆ ئەو مردمە نەکردووە و ئەگەر تماشاکەی لەم 43 ساڵە فقط کوشتن، جەنگ، خوێن ڕشتن، زندانی، برسیەتی، نەداری و هەزار فشارتر ڕۆژ نییە مەسەڵەن مردم نەکوژن. ئەسەن تۆ یانێ هیچ کوشەی دنیای تۆ پیا ناکەیت لە ئێران نائەمنتر بەمان ئایواقعیەکەی بوو مردمەکەی و هیچ دنیایکیش پیانە هیچ دنیای پیا ناکەی حکوومەتی بەم نەوعە دیکتاتۆر و فاسد و دز و بێتەوەجوو و خوێنخار لە دنیای واقعیە. کار بۆ بوونەوە ئەم نەسەڵ دەهەیە هەشتادیە و کل مردم ئێران متاسفانە ساڵهای ساڵ تەجربەی ئەم هەموو جنایەتیانە لەمس کردیە بە چاوخۆیانیان دییانە هەموو فەقر و فەلاکەتیانە دیە بەو نەتیجە گەینەکێ ئەشێ ئەم ڕژیمە لاوە کەوە بۆنەوەی ئیمڕۆ ئێعترازاتەکە سەراسەریە، تەنیا لە یەک شوێنان نییە. ئەوانەیەکەوە ئەم ئێعترازات سەراسەریە ڕەبتیژی بە مەسحەب و بە مەسەلەی ملی و بە نازانم بە ناسویناڵیست و بە کورد بێت و پارس هەرکەس ڕەبتی بۆوانەوە نییە. مەسەلەی ئەم قیامە سەرنگونی جمهوری ئیسلامیە، مەسەلەی زندگیە، مەسەلەی ئایندەیەکە کێ مردم واقعان بۆ ئەوە تەلاشەکەن هەر بۆ بوونەوە ئیمڕۆ لە سەراسەر ئێرانە کرێکار و دانەجوو معەلمان و کارگەر و هەوەیکەوە لە دەست ئەم وەزع و ڕاستیە گشتیان خۆشبەختانە دەستیان ها بەداستی بە دەستیەکە و متحدن بۆ ئەوەی کە تەسمیمیان گرێت جمهوری ئیسلامی سەرنگون کەن. لەم فاصلە ئێرادات یەکەس بە نەزەر خۆم یەکێک لەوەسا مەسەڵەن هەنووز ئەلان ئەگەر بیژین چەند هەرچی شەوە تەزاڕاتە هەرچی ڕووزە تەزاڕاتە دەستیان خۆشوێت وەلێ تەواو مردمەکە هەنووز ناتێنە سەمەیە. ئەمە ئەم خەلە ئەشێ پڕە و بکریێ یەکێک لەوەسا مردم بەشێتی خۆیان بزانن نەمەد ناوێ منتەزر فقط ئەو جوانەی لە کیانە خیابانە ئەشێ بەقیەکەی تر پێ وەسڵ بێت، ئەشێ ئێحساباتەی لێ گەورەتر بکریێ، ئەشێ دانەجوۆی هەرچەند واقعان دەستیان خۆشوێ سەراسەری ئەوان ئێعترازات خۆیان مرتەبەن ئەوە نەبەرەوە وەلێ احتیاجێت پڕەتر دەخاڵەت کرد. بەو بوونەوە ئەم ئێعترازەوە ئیمڕۆ وجودی هەست بە نەزەر من ئەم انقلابەوە ئیمڕۆ خەریکە ئەچێتە بەرەو لە انقلابێک واقعی و فرە مۆدرن و ڕادیکاڵە. تماشای شعارەکانیان کەن، شعارەیەک ڕادیکاڵ و فرە انقلابی
داوای زندانێکی سیاسی ژن ئەشێ ئازاد بێ داوای ئەوەیەکەن بێ تەواهۆم ئەیژن ئەشێ جمهوری ئیسلامی گۆڕێ گۆمکە داوای ئەوەیەکە لەشێ خامنەیەوەشێ بڕێز ئەم حکوومەتە ڕەبتێ بە ئێمەوە نییە ئەمە دەسەڵاتداران و دزەکان جمهوری ئیسلامی و سەران جمهوری ئیسلامی بەبوون ئەوەیە کە کەوتنە سەبان ئەم پۆڵ باداوەردە و ئەو سروەت و سامانە دیارە مقاومەتەکە بۆ هەرچی شتە بە هەرچی ئیمکاناتە وا هەستیان دەستیان بۆیان بردگە ئەمە خۆشبەختانە ثابتیان کردگە مردم بە تایبەت ئەم دو مانگ تەواو هاتووا و تەواو بوو ئەچی ناو سێ مانگ جوانەکان ثابتیان کردیە لە مقابلیانە و وێسانن کە تا سەرنگونیەکەی وڵکنێ نی هەر بۆ بوونەوە مەسەلەی ئەم ئەنقلابە ئیمڕۆ ئاواسە دوای لە شارەکان کوردستانی ژایسە بەحث شارەکان کوردستان و ئێران دەست لە هەموو شوێنەکانی احترازاتە هەست لە کوردستانە ئەوینی مەسەڵەن واخان وەختی تماشامەکرد پێرەشەو مەسەڵەن لە بووکانە یعنی ئەحساس دەکرد بە هەوا ئەو مردماتونە خیابان خیابانەکانیان تەسەڕف کردو لە شار سنە هەرچیشەوە لە مەریوانە لە کامیێران لە بانە لە کوێ مەسەلەی کامیێرانیش دو ڕۆژە دوێکە و پێرەکە مردم واقعان غەوغا بوو یعنی تانەبیژم غەوغا بوو دەستیان خۆشوێ جواوێکیان بە جمهوری ئیسلامی خاستاوە هەر بۆ بوونەوە جمهوری ئیسلامیش تەقەی کرد یەکی لەو کوڕانەیە بەناو فواد محەممەدی کوژرا و یەکی تریانی بەناو سەعید مرادی و ئەو دانەکەیان سەهەن مەعمانی ئەو زەخمیە و بەرهان چۆرسانە و فواد محەممەدی و سەعید مرادی ئەمسیانە لەم چەند ڕۆژە گیانیان بەخت کردگە بلایەن خۆم و حەز کۆمونیزم کارگەری حکومەتیسە و تەسلیەت بە خانەوادیانەیژم و ئێمە لە کنار خۆتانە بوێنن و ئەمێدەوانم بتوانین ئەو خوێن ئەو ڕفیقەی داروە بە فیڕۆ ناچێ مطمئینم و ئەوەی تەبعیسەوە کە جمهوری ئیسلامی فرەتە سەرنگوکەن جا بۆ بوونەوە مردم تا ئەو جێکەوە من خەوەرم بێت و ئەمانە جمهوری ئیسلامی بۆ جنازەکەی فواد کە پێرەشەو بوو هەر ئەو شەوە من لە جەریانە بووم کوجیا بردیانە بیمارستان سینا و قەرار بوو ئەلێنە زەخمی بوو وەلێ دی لێنە متاسبانە گیانێ بەخت کرد و جمهوری ئیسلامی گەرەکی بیدزێ جنازەکەی گەرەکی جنازەکەی بێتزیە ئەو جۆرەوە خۆی گەرەکی سپەردێکات و یا بە قەڵ کاورە وەک فڕێ بەقیەکەی وا خاتە ناو ئاوشتە سەرنگونیانەکان مەلێ مردمەکە چۆن خانەوادەکەی چۆن نەیتوانی ئەم کارەکە ئەمما بە فشارە و توانین بە نیمەشەوە خانەوادەگە توێشێ سپەردێکن هەرچەند تعدادی مردمی لەو دۆوەرە بە قەوقارا و وریا بوون هەوایان بوو بزان چێوێ ئەما دی و ڕوژە بوو مردمەکە یەکسەرە لە بەرماڵ فواد هێنا محەممەدیە جەمە بوون و پەرچەمی سووریاندا کوتا و شعارەی ڕادیکاڵیاندا و هاتنە خیابان بەبان عیواقیەکەی خروشیان کرد هەر لێرە لازمە دەبیژم دەستیان خۆشوێ جواوێک دیانشکنیان بە جمهوری ئیسلامی داوە و دڵگەرمی و پشتگەرمیش بوو خانەوادەی فواد و بەقیە جانبەختەکان ئەمان نیشانەی ئەوە نیشانەکە مردم یەکدەسن مردم جمهوری ئیسلامیان گەرەک نییە مردم ئەزانن خۆیان هانە دەم یەکەوە یەکی ئەم مەسەلەی کامیێرانە دوای ئەو جەریانە دوارە مردمەکە هات نەخیەوە چەندین خیاوان تەزاورات بوو دوارە تەقەی کرد لێنە یەک نەفەرتری بەناو بەرهان چۆرسانە کوڕی جوان بوو تەکتیرە نازەکانیان لە ناو ساختمانەکانەوە لە ناو ساختمان تەقیان یەکە کوشتیان و ئەمە ئەیسەت کامیێران بەمان ئایواقەیەکەی داغدارە و مردم تۆڕە و ئەسەبانیە و هەر لەحزە احتماڵێت دوارە ئەم جارەقە ڕووباتەوە یەک شتیش عەرزت کەم نە لە ئێرانە و نە لە کوردستانە و لە کامیێرانە مردم تەسمیمیان گردگە ئەم ڕژیمەشی سەرنگوکە ناچنە ماڵەوە و ترسێکیانیش نییە ترسیان لەوە نییە چون هیچیان بوونە ماڕستە و هیچی لەدەست ناگەن فقط ئەتوانن ئازادی زندگی ئینسانی بەدەست بێنن زۆر سپاس بۆ تۆزاحتان برامی باتمانی بۆ خۆ لە قسەکان تا ئیشارەت پێکرەوە خەریکن قیامی خەڵکی سەراسەری ئێران
پادەنێتە 3 دانە مانگ بەڵام جیال لەو هەموو فەداکاری و ئێتراز و خوێن ڕشتنەی کە تا ئێستا بووە و فەداکارانە بۆتە وێردی زبانی تەواوی دنیا نەتەنیا خودی خەڵکی ئێران و منتەقا بەڵام نیشانەدا کە فعلەن ئەم دەرەجە لە ئێتراز و ڕاپەڕین و قیام کافی نییە لە مقابل هارترین و جەنایەتکارترین حکوومەتی تاریخە هەر ئەو کەسانش کە تا ئێستا نەهاتوون دەور و ڕۆڵی خۆیان لەم شۆڕش و قیامە نەگێڕاوە ئەو کەسانە ئارەزووی سەرنگونی جمهوری ئیسلامیان زیاتر لە دڵایە و لە سەرایە تا خودی ئەو کەسانەش وا لە مەیدانان ئایا ئەمە نیشان نادابێ هەر بەم زەرورەتە ئەم ملیۆنەها خەڵکی ئێرانە زیاتر بژێنە شەقامەکان و سەراسەری شارەکانی ئێران بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی لە پەنای ئەم فەداکاری و ئێتراز و مبارزەشە قسەیەک لەوە دەکرێت کە گوایە ئەم ڕاپەڕین و قیامە ڕابەرایەتی نییە حەزەکەم نەزەریەوە سەبارەت بەمە بە نەخش و دەوری هەموو خەڵکی ئێران کە هەمویان ئارەزویان لابردن و ڕوخانی جمهوری ئیسلامی و ئەوەی کە ڕەهبەری وجودی نییە نەزەریەوە ببیسم بەڵی وایە بە نەزەر من مەسەلەکە مەسەلەی سەرەوەسا مردم ئیمڕۆ لە ئێرانە وتم مردم ئیمڕۆ لە ئێرانە ئەم جمهوری ئیسلامیانە گەرەکریە ئەنێ عبوریان کردێ 100% و شەڕێکی دەستێ پێ کردێ شەڕێ نەهاییە شەڕێکەشێ تاخرەکەی بڕون و تەسمیماتێکیان گرتگە و ئەبتکارێکیاندا ئەسە خەرجە لە مەحەلاتە و لە خیابانە ئەمە گەورەترین سەنگەری بووە یەکی لە موەفەقیەتەکانی ئەوە بووە مردم لە خیابانە لە کوچە و کۆڵانە خەریکن مبارزەیەکەن ئەم سەنگەرەشێ حەبس کردی ئەمە سەنگەرێک جدی بووە نیشانێداوە لەم دومانگە دەستاوەردی بۆ بوویان نیشانێدایە جمهوری ئیسلامی ناتوانێت کۆنترۆڵیان کە دیشانێدایە جمهوری ئیسلامیان زەبوون کردێ بەمان ئای واقعیەکەی زەبوون بووە جمهوری ئیسلامی هیچی بۆ ناکردێ جا بۆ بۆنەوە بەحسێکەوەسا ڕەفیقەیەکتری هەن ئەشێ بۆ من باسم کرد ئەشێ ئەم شەڕەشێ گشتمان دەخاڵەتکەین ئەشێ مەردەم گشتێک بە پیر و بە جوان بەمان ئای واقعیەکەی ئەشێ بێنە خیابان تۆ فقط منتەزر تێعدادی جوانێ فداکارێ پرسوور و ئاگا و دوور لە هەرنەو تەعەسوبێک ملیۆنە سویناڵیستی و مەسەبی بەمان ئای واقعی تەسمیمیان گردیە کێشەی جمهوری ئیسلامی بڕۆخنن جامعەیەک ئازاد و بەرابەر بێنە سەرکار جامعەیەک بێنن دی برسیەتی و فەقر و فەلاکەتی تیان نەوێ تەلاشەکەن جامعەی بێنە سەرکار دی تەبعیض جنسیەتی تیان نەوێ جامعەی بێنە سەرکارە و جامعەیەک ئازاد و بەرابەری ژن و پیا و خۆشبەختی ئینسانەک کان بێ حەق خۆیانە ئەمانە ئەم دەهای هەشتادیەت تەلاشیان ئەوەسە جا لەوایی کە ڕەفیقەی ترمە کەسێ مردمێتر ئەشێ بین کۆمەکیان کەن ڕەحمودیان پێبەن پشتیان بگرن بە قاوکارە دەرگای حەوشەکان خەڵک ئەشێ حتمەن بازە گشتی باسکەن لە بۆی کە مردم جوانەکان لە هەر کوێنەکە مشکڵێکیان خۆیان کەنە ماڵەوە یعنی ئیمڕۆ مردم ئەشێ گشتی بەم لە مقابل جمهوری ئیسلامیە هەرچیکیان پێ ئەکردی لە هەر زەمینەیکە لەبار ئەمەڵیە و ئەشێ فرەتر بن ئێمە هەرچی نیرومان فرەتر بێ هەرچی فرەتر و یەکەو قسە بکەین هەرچی فرەتر بە قاوکاران چاومان بە یەکەو بێت ئەتوانین پیرۆزی فرەتر بەدەست بێنین من نمونە بێ مەساڵ بێنمەوە ئەشێ مردم تەواو ئەو مزدورەی جمهوری ئیسلامیە لە سەراسەر ئێرانە بە تایبەت لە کوردستانە لە ئەتڵاعاتی لە لەباس شەخصی لە بەسیجی لە نیرو ئینتزامی لەوانەیەکەوە هاوکاریەکە لە ڕژیم ئەشی ئەمانە دیشکناساییکەن بزانن چەیەکەن هان لە کوێنە نینە ماڵە هان لە ماڵە هانە سەر خزمەتە و گەرەکیانە چەپکەن چەنەکەن یەکێک لە کارەکانەوەسا ئەشی ئەمانە شناسایی کردی و تەحت نەزەر قەراریان بن هەروان ناوێت چون ئەمانە لە مەحەلەیەکە مەحەلە ئەزانێ کام نەفەر جاسووسە کام نەسەر وە قاوکارە خەریکە کار بووە تڵاعات و نیروهای ئەمنیەتیەکە ئەمەشی شناسایی کردی ناوێ بیژن ئەم مەحەلە ئێمەتیان هەرچی مەحەلاتی شیستیان کرد یەکێتر قسەیەکەوەسا بەحث ڕەهبەریەکەن بەعزی لەو ڕەفیقەنیش دەتواخەن حتا پرسیانە وتیانە مەسەڵەن فڵان شوێن ڕەهبەری نییە با من یەکش پیژم لە مۆرد ڕەهبەریە
خو معلومه هەر مبارزەی تەبەقە هەر مبارزەی کرێکاری هەر مبارزەی دانەجووی هەر مبارزەی اجتماعی فەرهەنگی نازانم ئەمانە حتمما ڕەهبەر خۆی هەست تۆ ئەگەر 10 نەفەری جەمەوکەی لە شوێنەکە 10 نەفەر گەرەکیانە کارێکن لە ناو ئەو 10 نەفەرە کەسێنی بوونە ئەو 9 نەفەرەکە یا ئەو 8 نەفەرگەتیان خانە ئەو هاونەزەر کردە چەند بوو کارێ بەنظر من خەلێ ڕەهبەریمان نییە نیشانیاندا نیشانتاندا مردم کوردستان شارەکان کوردستان مردم ئێران نیشان جوانەکان دانشگاکان کرێکاران فەرهەنگیان دانش ئاموزان ئەوەی کە واها لەو جامعە نیشانیاندا ڕەهبەریان هەست ئەگەر ڕەهبەریانەوەی ناخەنن سێمانگ لە مقابل هارتەرین و جنایەتکارتەرین ڕژیمێکە بەدەست خاڵی بێسن جا بۆ بۆنەوە من بەنەزر من ناوی هیچ نگرانیتیان بێ و ئەگەری لە جێلێکە با ئەمەش بیژم ئەگەر لە جێلێکیجا ئەوێنن واقعەن بە هێن خۆیان ئەحساس ڕەهبەری ناکەن ئەتا لە ناوخۆیان دانیشن لاخۆیان دانیشت قسەکەن هەر لە خۆیان ڕەهبەری دروستکە خۆ ڕەهبەری لە ئاسمانەوە نییە خۆ ڕەهبەری ئەوە نییە ئەگەر BBC قاوێ کردە مەسیح عەلی نەژات و قاوێ کردە نازانم ڕەزا پەهلەوی و قاوێ کرد بە خالد عەزیزی و یا عەبدوڵای ئاب موحدەدی ئەمانە ڕەهبەر نەمان ڕەهبەر حەز خۆیان ئەمانە ڕەهبەر حەز خۆیان و گروو خۆیان و قشر خۆیان و ئەسەن شناختی واقعیانی لەو جامعە نییە بۆ بوونە ڕەهبەر واقعی ها لە مەیدان شەڕە ها لە خیابانە ها لە وەساوە خەریکە جادەکانە وەسێ بە جمهوری ئیسلامی ها لە وەساوە خەریکە وەختێک کەسێک ئەگرن نیرو انتزامی گەرێکی بیوە و چگێ دەرێت هێرن ها لە هێنەوەیەکە نەخشە ئەرزن لە خیابانە لە کۆچە و کۆڵانە جمهوری ئیسلامی ناوێری بڕۆتە ناو کۆچە و کۆڵان فۆرەن سەنگباران یەکەن وە قەوکارە ئاوقڵەکەنە ملیانە نازانم سەنگەڵی ئێنە ملسەریانە وە قەول خۆیان تو ئەکوتنە تاو قسەریانە نائەمنێکە ئەوە ڕەهبەریە نەخبەری ئەوە نییە فقط کە مختص بە کەسکەی دێکن کە حتمما ئەسێ لە مدیاکانە زاهر بن اتفاقا مردم خۆیان ئەسێ ڕەهبەریان هەست جێ نەگەرانی نییە و ئەمەڵە نیشانیان داوە لەو مواردە و ئومێدەوارم زۆر باتمانی سوالم زۆرە بەڵام وەختەکەمان تەواو بووە سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ ئێوەش ئومێدەوارم هەرچی زۆرتر بتوانین جمهوری ئیسلامی سەرنگون کەین و نەجاتمان بێت لە دەسەم وەحشیەیەوە بە هیوای ئەو ڕۆژە کە زۆر نزیکە بینەرانی ئازیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان نابن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم